گروپە بەناوبانگەکەی وەرزشی ئۆفرۆدی قەزای حاجیاوان کە بە ئۆتۆمبیلە تایبەتەکانیان هاتوونەتە بەرزایەکانی چیای ماکۆک. ئەوان دەیانەوێت لەناو ئەم سروشتە سەخت و سپی پۆشەدا نمایشی جیاواز و سەرنجڕاکێش بە ئۆتۆمبیلەکانیان بکەن. سەرهەنگ حسێن یەکێکە لە شوفێرە بەناوبانگەکانی ئۆفرۆد ئەو دەڵێت ئێمە یەکەمین گروپ بووین کە دامەزراوین لە کوردستاندا و لە ڤیستیڤاڵە جیاوازەکاندا چەندان خەڵاتمان بەدەستهێناوە و وەرزی دڵخوازی ئێمە بۆ نمایشەکانمان وەرزی زستانە کاتێک بەفر دەبارێت. تاکە گروپ بۆ لەسەر ئاستی کوردستان یەکەم گروپ بووین دامەزراوین کە بە بەردەوام هاتوچێ ئەو چیامان کە چیای ماکۆک کە دەکەوێتە سەر بە قەزای حاجیاوایە. چیای ماکۆک چیایەکی بەرزە، بەردەوام بەفر و بەفرێکی زۆری تێدەکات، زستانان ڕوودەکەینە ئێرە. ئێمە کۆمەڵێک شوفێرین، هەموو ساڵان دەین ئێرە نمایش دەکەین، نمایشێکی خۆش دەکەین و بە سەرکەوتوی هەموو لایەکی ئینشاڵڵا. جاری وا هەیە شکەستمان هەیە و بگرە زۆر جار تووشی ناڕەحەتێکی زۆریش دەبین، بەڵام چ بکەین حەزەکەمان هەیە و دێین بۆ ئێرە. ئالان ئیبراهیم یەکێکی ترە لە ئەندامانی ئەم گروپە و باس لەوە دەکات ئۆتۆمبیلەکانی ئەم وەرزشە تایبەتن و جیاوازن لە ئۆتۆمبیلی ئاسایی. ئەوەی کە شانسی هەیە، ئەوە کە شانسی هەیە لەبەر ئەوەی دەتوانین دەستکارکردنیشی تێدا بکەیت بۆ لەعیمکردن و بۆ تابەرزکردن و بۆ مەجموع سوکان و بۆ مەچینەترینکردن و ئەوانە بەکەڵ بێت. ئەو شوێنێکە ئێمە یاری لێ دەکەین، هەموو سارێک ناتوان بگاتەوە جێگا، چونکە ئێمە تای بەرزمان بەستون، مەچینەی بەقۆتمان بەستون، ئەکسیلی چاکمان بەستون، سارەکانێکی تر ناتوان بێن ئەو جێگای کە ئێمە یاری لێ دەکەین. ئێستادا وەرزشی ئۆفرۆد باخی زۆری پێدەدرێت و لە کوردستاندا چەند گروپێک دامەزراون کە لە هەردوو وەرزی زستان و بەهاردا بە ئۆتۆمبیلە تایبەتەکانیان نمایشی جیاجیا و سەرنجڕاکێش ئەنجام دەدەن. بەشار پرێسەوە هەردی حەسەن، چیای ماکۆک.